هەر کەسێ نوێژی نەکرد فليس له عهد عند الله ئەوە هیچ پەیمانێک نییە لای خۆی رب العالمین کێنی خاتە ئاگری دۆزەخەوە بەڵکو فرێدات ئاگری دۆزەخەوە وكان يوم القيامة وأم نوێژنەکەرە لەگەڵ چیە حەشرەکە لە ڕۆژی قیامەتە مع فرعون وهامان وقارون وأبي بن خلف لەگەڵ فرعونی حەشرێکە دەسەڵاتەکە توات دێکا کە نوێژنەکەیت خوا لەگەڵ فرعونە حەشرتەکە لوتبەرزەکە دوات دێکا کە نوێژنەکەی خوا لەگەڵ هامانە حەشرتەکە سەروەت و سامانەکە دوات دێکا کە نوێژنەکەی ئەوە لەگەڵ قارون و ئوبەی کوڕی خەلەفە حەشرتەکە خوا سانە بێ ئاگادار بێ ئەمانە لە قورئانە خوا حکمی دۆزەخی بەسەراداون اینجا وەرە خوا پەنامان بدا کەسێ خۆی بە موسڵمان بزانێ و لە ڕۆژی قیامەتیشە ئاوەڕ بداتەوە ئەم لای ئەوە فیرعەونە ئەوە هامانە وا لە پێشێوە قارون وەستا و ئەمیژە ناوەڕاستیانایە بەڕاستی یعنی مەشهەد و دیمەنێکی ترسناکە ئینسان هەر خودی خۆی لەگەڵ ئەو مجرم و تاوانبارانەیە ببینێ ئەبێ حاڵی خۆی بەچی بزانێ